بەڵێ لەسەرم بابەتە قسە دەکەم گرنگی سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئێران و بابەتە گرنگانی کە پێویستە قسەی لەسەر بکرێت لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان ئەکادمیست و سیاسەتمەدار لە استودیۆ لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێت. گرنگی سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ ئێران چۆن دەبینن؟ ئەو بەرژەوەندی هاوبەشانە چییە کە هەرێمی کوردستان و تاران بەیەک دەبەستێتەوە؟ بەشێکی زۆر سوپاس. ڕاستی لە دوای 11 ساڵ و بزانم خلال 11 ساڵ ئەمە زیارەتی پێنجەمی زیارەتی سەرۆکی هەرێمە بوو بۆ تەهران کاکنێتی بم بازانی لە کاتێکی زۆر سەخت و هەستیارە. کاتەکە زۆر ساڵێکی زۆر لە علاقاتی خراپمان هەبوو لەگەڵ ئیران بە واضحی قسە بکەین. ئیران کوردستان یەکێک بوو لە تارگەتەکانی ئیران لەم فترەیە، بەڵام لەم قۆناغەدا زیارەتی جەنابی نەچیبان بارزانی سەرۆکی هەرێم بۆ تەهران لە کاتێکی گرنگدایە چەند تەوەرێکی گرنگە. بۆچوونەکەی من لە هەموو گەتەوەرەکان گرنگتر ئەوەیە کە بە واضحی قسە بکەین لەگەڵ یەکتر، ئۆکەی لە تەخەیولات دەداژین، نەڵێن تۆ وات کردیە من وات کردیە ئەم انطباعات هەیە سیالاتەیە. ئەو چەند نقطەیەک بێتە واضحکردن. ئیران وڵاتێکی زۆر گرنگە لە ئێمە لە کوردستان و لە عێراق بە شکلێکی تەمامەن 1300 شتێک کیلومتر حدودی مشترەکمان هەیە، تاریخێکی مشترەکمان هەیە، جغرافیەتێکی مشترەکمان هەیە، علاقاتی اقتصادی ئابووری زۆر گرنگمان هەیە. ئەمنمان ئاسایشمان مرتبطە بە یەکتر، نائاسایش لەو لای حدودەوە، نائاسایشی ئەم لایە، نائاسایشی لەم لاش نائاسایشێکی ترە. و نقطەیەکی لە هەموو شتێک هەموویان گرنگتر بۆ چوونەکەی منی شخصی من ئەڵێن ئیران ئاغا و مختاری عملیەی سیاسیە لە عێراق. هەر بڕیارێک لەسەر عێراق بێتەدان ئەمڕۆ دەنگی تەهران زۆر گرنگە لەوەمەی لەبەرەوە منەڵێم شتێکی گرنگە. باشە دکتۆرم سەردانە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی هەولێر و بەغدا دروست دەکات؟ بێشک زۆربەی شت لە بەغا دژی هەولێرەکە بە تەوجیهەکەی لە ئیران بوو. ئیرانیش معلوماتەکەی کە هەبوو لەسەر هەولێر ئەسڵ مەزدەرەکەی بەغا بوو. زۆربەیان حقیقەتیان هەندێک کوردی ناحەزی کوردستان بوو. لەم قۆناغە تەوزیحکردنی بریارەکان، تەوزیحکردنی ئەمور بە شکلێکی بە وەفدێکی جامعی ئەحزابە سیاسیەکانی کوردی هەمووی تیا وەفدێکی حکومی پێکەوە با قسە بکەین لەگەڵ یەکتری پێ بڵین کە ئەم معلوماتت هەیەوانە. ئێمە محتاجیمان بە گفتوگو بوو، محتاجمان بە گفتوگویەکی لەسەر ئاستێکی باڵا، نەک لەسەر ئاستێکی اطلاعاتی حرەسی سەوری مخابراتی حدود نەخێر. من ئەڵێم باشترین شت ئەو بوو لەسەر ئاستێکی بەرزەوە کە لە مەرجای ئیرانی کە لە خامنەی جەنابی سەرۆکی هەرێم لەگەڵ جەنابی خانمنەی دابنیشێت، پاشی سەرۆکی کومار، پاشی سەرۆکی پەرلەمان، پاشی وەزیری داخلیە، پاشی هەمویان پێکەوە ئەمە زۆر شت تەوزیح هەبێت. ئەکید گەشەیەکی باشتر دێبێت لە علاقاتەکانی ناوبینی هەولێر و بەغاش تەسیراتی زۆر هاوکێشە سیاسەکان لە ماوەی ڕابردوودا گۆڕانکاریان بەسەر داهات بوو، بە تایبەتی کۆمەڵی گوشاری زۆر لەسەر ئێران هەبوو، دەستێوەردانانە و ئاڵۆزیانی کە لە نێوانی لەگەڵ ئەمریکا هەبوو. هەرێمی کوردستان هاوپەیمانێکی بەهێزی ئەمریکایەوە بە کۆمەڵگەی نێودوڵەتی بە گرنگیەوە لی دەڕوانێت. پێتان وایە بانکشتی فەرمی سەرۆکی هەرێم دیداری لەگەڵ ڕێبەری ئێران ئایا پەیامێکی هەیە بۆ وڵاتانی دیکە؟ سیرکە ئێمە خۆمان مەسجی ئێمە لە کوردستان لە نوتویەکەوە تا ئێستا بە واضحی قسە بکەین. حقیقەت حتا لەسەر زمانی سەدامیش ئێمە نەمان دەهشت ئێمە بینە مەسرحێکی تەمام مەلعەبێک بۆ لێدان لە سەدام حسێن، حتا لەو کاتەش بۆ ئەمریکایان بۆ غەیری ئەمریکا. من ئەڵێم ئەمریکا و حتا ئەوروپاش پێیان خۆشە ئێمە ببینە عنسوری ئاسایش و نەکتێکدانی وەزعەکە لە ناوچەکە و با ئێمەش خۆمان هەچی شتێک لە مەسلحەتی گەلی کوردستان بێتەکردن پێویستە بکەین، بەڵام نەبینە بەشێک لە سراعاتی ئەمریکی ئیرانی، سعودی ئیرانی یان تورکی ئیرانی لە ناوچەکە. هەرێمی کوردستانم هاوسەنگی پاراستووە تا ئەمڕۆ بە بڕوا بکەن، تا ئەمڕۆ بە شتێکی لە هەموو زوڵم و زۆری و بێبەختی لە کوردستانی شاتیەکردن، بەڵام کوردستان توانی پارێزت بیانەوە من نابمە مەلعەبێک بۆ تێکدانی شەر. ئەگەبەی سەیری اتفاقی ئەمنی بکەین لەنێوبەینی عێراق و ئیرانەوە، سەیری بکەیت کە گەیشتە حەدێکی تر وامانزانی بێنەوە خەڵکی خۆمان لە کوردستان لە خەتەرە و برادرانی کوردەکانی ئیرانیش لە خەتەرە بێ لەو مەرحەلە بە مەسلحەت و بە عەقلانەمانزانی بیان ئۆکەی ئەوانیش عاقڵ بوون با جێگاکەی خۆیان بگۆڕین سلاح لە دەستبین. لەبەر ئێمە لەم قۆناغا محتاجیمان بە دیبلۆماسیەت و سەقامگیری زیاترە لە تێکدان و لە شەڕ لەگەڵ ئیرانیش لەگەڵ تورکیاش بایدەوەی. لەبەر ئێمە شتێکی ترمان نییە کە احتیفاظی پێ بکەین. على الرغم زۆر خەڵکێکی شێدەیە وەزعەکەی تێکی داد
بادەوەی خەڵکێکیش هەیە دەوەزعەکە زۆر زۆر تێکیدا دەوێت کوردستان بکاتە ساحەت بەڵام تا ئەمڕۆ بۆ چۆنەکەی منی شخصی نە ئەمریکا نە غەرب ئەو معادلە فامیان کردووە بیانەوە کوردستان نابێتە لە ئیران بدەین بە ڕێگای کوردستانەوە عینی کاتیش ئێمەش خۆمان ئەزانین ئەگەر ئێران زیادە دەست درێژی بکات لە کوردستان کەس دیفاعش لێمە ناکات بە شکلێکی تر. بەڵێ دکتۆر هەرێمی کوردستان بۆچی بۆ ئێران گرنگە؟ گرنگی چییە؟ دۆزانی بۆ گرنگە بەڕاستی تۆ جیرانێکی گرنگی بەفەرزوونێک لەناوبینی تورکیا و ئیران ئێمە نەفەزی تورکیاکەین لەسەر ئیران نەفەزی ئیرانێکی لەسەر تورکیا ئەمە بنەمای سیاسەتی حقیقت عاقلانەی کوردیە خەڵکێک هەیە لە کوردستان وا تەفکیرەکات ئۆکەی ئەم جەناحە محوەری تورکیە و ئەم حزبە محوەری ئیرانیە و ئەوانەی کە مراهقینی سیاسین هەندێک تازە فێری سیاسەتە بن بەڵام ئەوانەی کە عاقل بەکاری هەیە ئەوانە کە ئەزمونیان هەیە بەڕاستی ئەزان ئێمە نابینە مەلعەبێکی تر اقتصادیاً ئێمە ئەگەر حساب بکەیت تێرن ئۆڤەرەکەی تجارەت لەناوبینی کوردستان و ئیران معبەرێکی گرنگە بۆ کوردستانیش بۆ ئەوانیش یعنی بۆ ئەمە ئێمە تەخینە و بلەخەس بۆ ئەمڕۆی ئیران کوردستان زۆر گرنگترە لە پێش ئیرانی چەند ساڵێکی لە پێش ئێستا گومار و لەسەر ئیرانە ئێران حسارێکی لەسەر هەیە بوختانێکی زۆر لەسەر هەیە تا ئەمریکی غەربی لەسەر ئیران هەیە ئیرانیش خۆی با بتوانێت سلوکەکەی خۆی بگۆڕێت سلوکەکەی خۆی لەگەر کوردستان بەشێکی معادلەی سیاسیە ئێمە جاران چەند مەجموعەیەکی پەنابەر نین لە تەهران دانیشتین یان لە کەرەچ ئەمڕۆ تۆ لە مەلعەبی سیاسی دەنگت هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی دەنگت هەیە موقعێکی اقتصادیت هەیە بەڵام عینی کات کوردستان قەت تەهدیدێک نییە نەک بۆ ئیران نەک بۆ غەیری ئیرانیش. زۆر باشە هەرێمی کوردستان چۆن دەتوانێت کەڵک لەم دەرفەتانە وەربگرێت؟ هەرێمی کوردستان یەکەم شت بتوانێت یەک ڕێزی کار بێنێت حقیقت نەیەک ڕێزی کورد زۆر حیای کوردی بردووە هیچ سمعەتێکی لەسەر لە ئەقلیمیان لە دەولیان بۆ خەڵکێک لە ئێمە نەهێشتی ئەمە حقیقەتە یەک ڕێزی کورد زۆر شتێکی گرنگە تەفاهمێکی کوردی هەبێت توافقێکی دەنگی کوردی هەبێت ئێمە هەندێک خلافاتی ناوخۆمان هەبێت بەڵام نەبینە سەر ئاستێکی ئەقلیمیان بەغدا ئەمە جێگای داخە بەڕاستی بتوانین ئەم شتانە پێکەوە بکەین ئەو اتفاقانەی کە لەگەل ئیران بکەین یاگەل لە تەهران تورکیش بکەین التزامێکی جدی پێ بکەین شەتارەت بەکارنێنین ئەگەر وتمان واکەین واناکەین حقیقت ئەمە اتفاقێکە بەڵام لە هەموو شتێک گرنگتر لەم قوناغە تەوزیحی مەواقفە لەبەر ئێمە بچوونی تەخەیولاتمان هەیە لە مووقفی هەندێک وڵات ئەوانی زۆر تەخەیلاتیان هەیە لە مووقفی ئێمە دیبلۆماسیەتی کوردی من هەموو جارێ دەمگوت با سەرۆکی هەرێم بڕۆت لەگەڵ ئاغاکە قسە بکات نەک لەگەڵ خوددام و خزمەتکار لە بەغا بڕیارەکە لەکن ئاغایە بڕیارەکە لەکن خزمەتکارێک نییە لە بەغا ناویان ناێنم لەبەر لە خزمەتکاریش کەمترن هەندێک لیان ئەوانەی کێمە دەچوین لەگەڵیان دادەنیشتین و وەقتمان بورید و تەوەسل بە مووقفێکی وەتانیمان لەگەڵیان قسە دەکرد دەرچوو بڕیارەکە لەکەیان نییە مادام بڕیارەکە لەکن نییە بڕیارەکە مادام لە تەهرانە ما بڕۆم لەگەڵ تەهران قسە بکەم خۆ ئەمە وازەحە ئەمڕۆ نییە ئیرانیش ناڵێ من سەیتەرەم نییە لەسەر باغابایدەوەی ئەمریکا و هەر شتێکی تریش هەبێ پێت بڵێم یەک شتێک نەوەتەکردن لە عێراق بدون تەوافقێکی ئەمریکی ئیرانی ئەبەدەن لە ڕوژی ئایات عەلاویەوەی ئایات عەلاویە کە هەردووکیان اتفاقیان کرد نەخێر دکتۆر ئایات عەلاوی نابێتە سەرۆک وەزیران لە وڵاتە خەڵاس فنیتۆ باشە هەردووکیان کەوتیان فنیتۆ ئەمە ئەمڕۆ کارێکی تر بێتەکردن هەردووکیان لەسەر ئەم مەلەفە مسەیتەرن ئەمە وەزعیانە ئێمەش با دیبلۆماسیەتێکی حەقیقی بەکاربێنن لەبەر قزمێک لە بەغا بریارەکە بەدەستی نییە بۆ ئەڵی ئەوە کرد باشە دکتۆر لە ئەم جۆرە ململانیانی کە ئێستا هەیە ئەم جۆرە سیاستکردانی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت لە ماوەی ڕابردوودا بینیمان کە خاکی هەرێمی کوردستان بە ئامانجکرا ئایا سیاست بە دیپلۆماسیەت وەڵام دەرە؟ پێت بڵێم تۆ ئەمڕۆ زۆر سەری میدیام کوردیم کردیە حقیقت هەندێک فقاعاتی لێرە و لێرە لەسەر سوشەل میدیا ئەم قسە هەیە تۆ پیاو ئەوە بتوانێت ئاشتی خوڵقی کات نەک پیا ئەوە سیاستمەدار نەک ئەوەی کە بتوانێت زۆر ئەسهەلشی لە سیاست خوڵقکردنی مشکلەیەکیان شەڕە دیبلۆماسیەت ئەوە کە بتوانی دەرفەتی ئاشتی خوڵقەکەی لۆ گەنجەکەی خۆت لۆ خەڵکەکانی خۆت و خەڵکی خۆت لە شەڕ و تێکدان و نەسەقامگیری دوورکەی بەڵێ من ئەڵێم هەموو جارێ سەیری تاریخی چەند هزار ساڵە ژیان هەی چەند شەڕ دروست بوویتەوە هەموو فترەیەک لە ژیان لە تاریخە
فترەی شەڕ و تێکدان بوو لەناوبەینی مڵەت و مڵەت دین و دین و دەولەت و دەولەت و عشیرەت و ناوچە هەموو شتێکی تر بەڵام ئەوانەی کە لە تاریخ خەمێنن ئەوانەن کە ئاشتیان خۆڵە کردیە دەرفەتی سەقامگیری لۆ خەڵکی خۆیان پیا کردیە من ئەڵێم نەخێر ئەمەش یەکێکە لەو دەرفەتانە خۆزگە لە پێش ئێستا ئەم دەرفەتە هەبا کە بتوانین لە یەکتر قسە بکەین تاکو خەڵکی خۆمان و ناوچەکەش لە تێکدان و تۆنتڕەوی دوورکەین. باشە هەرێمی کوردستان سەرکەوتوو بۆ لە بەکارهێنانی ئەڵتەرناتیڤی گفتوگۆ لە پەیوەندیەکانیدا نەکەم و جارێ نەخێر هەندێک جار هەندێک جار نەخێر هەندێک جارێ مە سەرکەوتو نەبووینە. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان ئەکادمیست و سیاسەتمەدار زۆر سپاس کە لە کوردستان چارەوە لەگەڵمان سپاس.